تیمێکی سەربازی هەنگاری هاتوونەتە میحوەری دوی هێزی پێشمەرگە و هەماهەنگیەکانیان لەگەڵ پێشمەرگەدا دوو پات دەکەنەوە. سەرسامن بەو پلانەی کە پێشمەرگە لە ناوچەکانی قوڕیچای و غڕە و پەڵکانە لە پێناو لە ناوبردنی هەڕەشەی تێرۆردا جێبەجێ دەکات. ئێستا دۆخی پێشمەرگە دۆخێکی جێگیرە، زۆر باشە، بەباشی بڵاوی پێکراوە و کۆمەک و هاوکاریەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کە خۆی لە کوالیسیۆنێکی گەورە ئابینێتەوە بۆ پێشمەرگە زۆر باشە. چەندین لیوا ڕێکخراوەتەوە خراوەتە سەر وەزارەتی پێشمەرگە هەرگرتنی ئەم ناوچانە بۆ خۆی تەواو چۆن کردواتەنی دەستمان خسۆتە بیناقاقەی داعش قوڵاییمان بەدەستیانەوە نێشتووە بۆی کە بتوان جوڵەی تیا بکەن. لە دوای دەرکەوتنی داعشەوە بە درێژایی 1500 کیلۆمەتر پێشمەرگە سنووری لەگەڵ ئەو تێرۆریستانەدا هەبوو. ئێستا گشت ئەو ڕوبەرە لە داعش پاک کراوەتەوە و ئارامی لەم ناوچانەدا جێی توندوتیژی گرتووەتەوە. ساڵی 2014 کە یەکەمین جار هاتمە ناو هێزەکانی پێشمەرگە بە چاوی خۆم ئەو پێشمەرگانم بینی کە چۆن لە سەنگەری بەرگریدا پارێزگاریان لە کوردستان و دیموکراسی لە هەموو جیهان دەکرد. بەردەوام بەو چاوە ڕوانیمانە کە هێزی پێشمەرگە هەموو جیهانی پاراستووە، نەک بە تەنها کوردستان بەڵکو ئەوروپاشی پاراستووە، بۆیە ئێمە قەرزاری پێشمەرگەین. لەم چەند مانگەشدا کە داعش لە عێراقدا جموجۆڵی زیاتر بووە، پێشمەرگە بە هێزی خۆی و هەماهەنگی هاوپەیمانان و لێ تێگەیشتنی لەگەڵ سوپای عێراقدا دەواازەی هەڕەشەی بەڕووی تێرۆردا داخستووە. سامانکەریم کورتساد نیوز، کفری.